باڵێزی وڵاتە یەکگرتووەکان سەماندا پاوەر سەردانی ناوچەنە لەشکریەکەی بەری کۆریای باشووری کرد و سەردانی ئەو هێڵەی کرد کە هەردوو کۆریا جا دەکاتەوە. سەردانەکەی لە کاتێکدا دێت لێکدانەوەکان لە وێنەکانی سەتەڵایدا وە پێشان دەدات پیۆنگیانگ لەوانەیە بەم زوانە موشکی بەلاستیکی ئینتەرکۆنتینانتال تاقی بکاتەوە. پاوەر لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانەی لە سیۆل وتی وڵاتە یەکگرتووەکان هەموو ئەو ڕێگەیانەی لەبەردەستدایە بەکاردێنێن بۆ پەراوێزخستنی حکوومەتی پیۆنگیانگ. ئێمە پابەندین لە بەکارهێنانی هەموو ئامڕازەکان لە بەرامبەر ئەم هەڕەشە گەورەیەدا، لە نێویاندا فشاری دیپلۆماسی لە سەرانسەری جیهان بۆ باوەڕهێنان بە وڵاتانی تر لە پەراوێزخستنی ڕژێمەکە. پاوەر لەگەڵ سەرۆکوەزیری کۆریای باشوور هوانگ کیۆن کۆبووە بۆ توێژکردن لەسەر بەڕامەی ناوکی کۆریای باکوور. ئەو جەختی خستە سەر پەیوەندیە نزیکەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکان و هاوپەیمانەکانیدا لە دوورگەی کۆریادا. لە کاتێکدا وڵاتە یەکگرتووەکان لەوانەیە لە ڕووی جوگرافیەوە لە کۆماری دیموکراتی گەلی کۆریاوە لە ئێوە دوورتر بێت، بەڵام ئێمە هەڕەشەکە زۆر بە گرنگیەوە وەردەگرین. ئێمە تێدەگەین ئەمە تەنها هەڕەشەیەک بۆ سەر وڵاتە یەکگرتووەکان و کۆماری کۆریا نییە، بەڵکو بۆ سەر بناغی فەرمانی نێونەتەوەییە. وڵاتە یەکگرتووەکان و کۆریای باشوور لە سەرانسەری وڵاتانی جیهان داوایان کرد دژ بە کۆریای باکوور ڕابوەستن و راپۆرتەکان دەڵێن ئەوان فشار بەکاردێنن بۆ ڕاگررتنی کۆریای باکوور لە ناردنی کرێکارانی میوان بۆ دەرەوە بۆ بەدەستهێنانی دەرامەت بۆ ڕژیمەکە. هەروەها داواکاری هەیە بۆ سزاکانی تۆنتری ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان پاش پێنجمین تاقیکردنەوەی ناوکی کۆریای باکوور لە مانگی ڕابردوو لە پێشیری لە سزاکانی نەتەوە یەکگرتووەکان. جانە دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.